سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. سەحلەی مەسال لە زانکۆی سلەیمانین لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. دیارە لێرە ئەم کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بە هەمانگی بۆردی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە مەراسیمێکی تایبەتیان ڕێخستەوە. ئیش بۆچیە مەراسیمەکە بڵاوکردنەوەی ئەم کتێبەیە کە بەدەستی منەوەیە. ئەمە نووسینی لەتیف نێروەییە کە لەژێر ناوی خاپوورکردنی خاچی پیرۆز. دیارە پاشکەمێکی دیکە لێرە مەراسیمێکی تایبەتی بۆ بەڕێوە دەچێت بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و زانیاریەکانی نێو کتێبەکە دەچمە لای میوانەکەم ئەویش هەم نووسەری کتێبەکە ویش لەتیف نێروەیی بۆی زانیاریمان باتێت لەسەر کتێبەکە. کاک لەتیف سڵاو لێبێت سەبارەت بە نووسینی ئەم کتێبە پێمان بڵێ خاچی خاپوورکردنی خاچی پیرۆز چییە مەبەستان چییە لەمەوە ناوەڕۆکی کتێبەکە؟ ئەم کتێبە کتێبێکی تایبەتە بە کۆمەڵێک بەڵگەنامەن و بە تایبەتی پەیوەستن بە شوێنەوارە مێژووەکانی ناوچەیەکی فراوان کە ١٠٩ گوند لە خۆی دەگرێت و زیاتر لە 600 شوێنەوار لە خۆی دەگرێت لە شوێنەواری پردی دێرین. ئەم پردە دێرینانە بەبەر دروستکراون کاتی خۆی لەم سەردەمە جیاوازەکان 16 پردن و 171 ئەشکەوتن و ئەم ئەشکەوتانە بەشێکیان ئەشکەوتی دەستکردن پێ دەڵێن ناوسک، بەشێکیشی هەر ئەشکەوتی خۆڕسکن، بەڵام لە ناو دڵی ئەم ئەشکەوتانە لە ناو مێشک و ڕوحی ئەم ئەشکەوتانە کۆمەڵێک نهێنی شارەوە هەن. ئەمە بەجێ دێڵین بۆ کەسانی پسپۆر و شارەزا. لە 61ەوە تا ئێستا ئەم شوێنە سەقامگیری بەخۆیان نەبینیوە. دەستی نووسەران، مێژوو نووسان، ئاسەوار ناسان، گەریدەکان نەگەیشتە ئەو ناوچەیە. بە تایبەتی لە دوای ئەمفالەکانەوە بە تەواتی ژیان وەکو ئاوادانی خەڵک لەوێ نەماوە بەهۆی شەڕ و شۆڕەوە لەو ناوچانە. ئەمەش مەترسی لەسەر ئەو شوێنەوارانە دروست کردووە. ناوچەیەکی سەختە و جگە لە ئەشکەوت و جگە لە پردەکان ئاشی بەردین، ژمارێکی زۆر ئاشی بەردین کە بە ئاویش دەکا لەوێ بوون. خەریکە دەتوانین بڵێن لە ناو چوون بەهۆی ئەوەی کە هەم دەستی کەسانی شارەزا نەگەیشتوتەوێ بۆی نوێژان بکرێنەوە لە مەترسی لە ناوچوون بپارێزن، هەم بەهۆی بەردەوامبوونی ئەو شەڕەوەی کە لەو سنوورە هەیە و کۆمەڵێک ئاساواری دیکەی مێژووی هەن بوو. نمونە 5 مزگەوتی تیا مزگەوتانە جیاوازن لە مزگەوتەکانی شوێنەکانی دیکە. ئەم مزگەوتانە دوو قاتن، قاتی خوارەوە هەم کانیاوی لە ناودایە، هەم مەزاری 4 یان 3 مەزاری تیا پێ دەڵێن شەهیدان، بەڵام نازانم شەهیدای هیچ سەردەمێکن و بۆچی لەوێ نێژراون. لێک دەچنام 5 مزگەوتە و سەرەوەی بە شێوازی لە بادینان پێ دەڵێن ئاقت بەبەر بۆ سەقفەکەشی هەر بەبەردا. قاتی دووەم بوو شوێنی عیبادەت بوو. ئەمانە ڕوخێنراون تەبعاً. ئەوەی دیکا بەشێکی زۆر بوو شوێنە پیرۆزەکانی ئاینەکانی دیکایی مەسیحیە، جوولەکە، ئێزیدی و زەردەشتیە و ژمارەیەکی زۆر کەنیسا لەوێ پێی دەڵێن دێر کە لێرە من 56 دانم دەستیشان کردووە. یعنی دێهاتەکان هەمان ڕەنگی ئاینین، بۆیە نامنا خاکی پیرۆز لەبەرەوەی ئاینی مەسیحی، ئاینی موسڵمان، ئاینی جوولەکە، ئاینی ئێزدی و زەردەشتی لەو سنوورە بوونیان هەبووە و شوێنەواریان هەیە. چەندین ناوچە هەیە بە ناوی کافرەوەیە و چەندین 18 شوێن هەیە بە ناوی پیرەوەیە، مەزار هەیە بە ناوی پیرە. ئەمانە هەموویان وەکوتم دەستی نووسەران پێیان نەگەیشتووە. ئەمە بەجێ دێڵم بوو پسپورانی ئەو بوارە ئەوان دێن قسە لەسەر ئەما دەکەن. ناوچەیەکە هەم نام لێناوە ناوچەیەکی پیرۆز لەبەرەوەی فرەئاین، خوژێن لەبەر ئەوەی دەتوانێت ژیان لەوێ بەردەوام بێ بەهۆی سروشتی ناوچەکە، بەهۆی شوێنی گونجاو بوو، کشت و کاڵی بوو، بەخێوکردنی ئاژەلداری بووە، دەوڵەمەندە بە ئاژەلی کێوی و باڵندەی کێوی و زەویەکی گونجاوی هەیە بوو کشت و کاڵی خۆ پارێزیشە لەبەر ئەوەی بە بەردەوامی یعنی ئینسان توانێتی لە خۆی بپارێزی بەهۆی سەختی ناوچەکەەوە و شکەوتانە لەو ناوچەکە هەبوون پشت بە خۆیان و بە ناوچەکەیان بەستووە. ناوی دێهاتەکانم نووسیوە بەداخەوە بەهۆی ئەو شەڕێکە لە ناوچەکە بۆ هەر هاوڵاتێک
بەنهێنی سەردانی دیاکەی خۆی کردبێ بوو بەدەستێنانی بەروبوومی دیاکەی خۆی ژیانیان کەوتوتە مەترسیا بووە 53 ناوی 53 شەهیدی هاوڵاتی شنووسیەوەکە لەو سنوورانە بەهۆی بردومانەوە شەید کراون. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس. دەست خۆش بێ ئەخوالش ساغوێ سەرکەوتوبی بڵێ سەحر ئەمەوتەکانی سەیدالەتی بوو سەبارەت بە کتێبەکەی کەیتر لێرە پاشکەمێکی دیکە خوێندنەوەی بۆ دەکرێت هاوکا دواتر بەسەر ئامادەبوانی ئێرەدا دابەژەکرێت دوایین بڵیتر لەمڕۆ کتێبەکە دەچێتە بەدیدی خوێنەران دەتوانن سودێکی تایبەت لەم کتێبە وەربگرن کە پڕ لە زانیاریە وەک میوانەکەم یاخۆ بڵێن سەیدالەتی بە ئاماژەی پێ کرد. سپاس.